لا باش یەکەمی بەرنامەکەمانەوە کە سەرەتاش ئاماژەمان پێکرد ئاو هەوا خاک لە هەرێمی کوردستان زۆر گونجاوە بۆ کشتتوکاڵکردن بە پێی وەرزەکان ئەکرێت چەند جار کشتتوکاڵ بکرێ و دیاریکراویش دوا بە دوای داهێنانی کشتتوکاڵی نوێ و مۆدرن و ئەوی پێوترێ بەیتەکان و ئەمانە دیسانیشەوەکرێ هەر لە هەرێمی کوردستان کشتتوکاڵ بە ژۆری ترو لە کاتی جیاوازی ترانجام بدرێ بە دیاریکراویش وەرزی گەرما یا خۆت وەرزی هاوین لە هەرێمی کوردستان وەرزێکی گونجاوە بۆ کۆمەڵێکی زۆر لە بەرهەمە کشتتوکاڵیەکان و ئەم کاریگەری کە شوایە کاریگەریەکێوێ لەسەر بەرهەمە کشتتوکاڵەکان قسە و گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا زانا محەممەد توێژەر و پەرەپێدانی لە پەرەپێدان لە کەرتی کشتتوکاڵی مامۆستا زانا زۆر مەمنون زۆر سپاس بۆیەوە کە باز لە کشتتوکاڵەکەین ئێستا چەمکی کشتتوکاڵ وازانم تۆزە فراوانتریان نازانم کەمتر بۆ تۆ پێم خۆشە سەرەتا لە کشتتوکاڵی هەرێمی کوردستانەوە بچینە ناو باسەکەمان سەرنجت لەسەر کشتتوکاڵکردن لە هەرێمی کوردستان چۆنە؟ زۆر سپاس دووبارە دەستان خۆش بە بۆ ئەنجامدانیم بەرنامەیە کشتتوکاڵ بەڕاستی لە لای ئێمە وەکو توێژەر تەنها کشتتوکاڵ نییە قوت نییە ینی قوتی خواردن نییە کشتتوکاڵ استراتیجی وڵاتە ئابووری وڵاتە بژانەوەی ژێرخانی ئابووریە و ئێستا بەڕاستی هاتو بووە بە گەشت و کاڵ ئێستا بووە بە کە گەشت و گوزار و کشتتوکاڵ بێکەوە خەریکە لینکێک دروست دەکرێت کە چۆن وەبەرهێنانی گەشت و گوزار بە کشتتوکاڵ بکەیت جگە لەوەی کە کشتتوکاڵ پیشەسازیشە بۆیە ئەوەی کە ئێمە بینین هیچ وڵاتێ پێش ناکرێت ئەگەر کشتتوکاڵەکەی پێشکەوتوو نەبێت تەنانەت ئاستی هۆشیاری و ئاستی توانای دارایی جوتیارانی خەڵکەکەی پێش ناکێ ئەگەر وڵاتەکە وڵاتێکی پێشکەوتوو نەبێت لە بواری کشتتوکاڵە چکە ئەمە زۆر وڵاتمان دیوە سەرچاوەکەی تەنها نەوتە بەڵام بەو شێوەیە نییە کە وڵاتێکی یعنی پێشکەوتوو بێ بە بەردەوامی هەر پشت بە نەوت بەستێەوە تا بینین وڵاتانی خلیجێ بینین کە سەرچاوێکی زۆری نەوتیان هەوە ئێستا بەرەو کشتتوکاڵ ڕۆن هەزاران مەهینیان هەیە مەزرعیان دروست کردووە گاوداریان هەیە ئینتاجی شیر و هەنگوین و ینی بەرەو کشتتوکاڵ ڕۆشتون چکە ڕۆژە یەک نەوت تەواو بێت کشتتوکاڵ تەنها کشتتوکاڵە کە ئەبێ بە ئابووری وڵات و بە خۆشگوزەرانی وڵات و ئاسایشی نەتەوەی وڵات زۆر باش سەزانە ئەم لە هەرێمی کوردستانە تا چ ڕادەیەکتوانیمانە بۆ بەهێزکردنی لایەنی ئابووری بوارە ئابوووریەکەمان پشت بە کشتتوکاڵ ببەستین ئێمە هەوڵمان هەیە تا ئێستا نەمانتوانێت کشتتوکاڵ بێ بە سەرچاوەیەکی تری ئابووری سەرچاوێکی تری داهاتی هەرێمی کوردستان بەس هەوڵ هەیە هەوڵەکان تا ئێستا نەگەیشتونێتەوە ئەو شەوەی دڵخۆشکەری کە بڵێن ئیتر ئەوە کشتتوکاڵیش بوو بە سەرچاوەیەکی داهات سەرچاوێکی باش بۆ خۆشگوزەرانی خەڵک بوو بە ئەوەی کە کشتتوکاڵ بێ بە بوو بە پیشەسازی کرا بەڵام هەوڵی باش هەیە پرۆژەی باش هەیە بۆ چوونی باش هەیە بەڵام ئەمانە هەمووی پێویستی بە پاڵپشتیە پێویستی بە ئیدارەکردنی باش هەیە پێویستی بە پلانی زیاتر هەیە بۆ ئێمە بتوانین ئەو بەرهەمانەی کە ئێمە هەمانە بەڕاستی ئێمە ئەتوانین بڵێن ئیکتیفای زاتیمان بە وەرزی هەیە بە تایبەتی لە بواری سەوزە یعنی 5 مانگ 6 مانگ لە ساڵێکە ئێمە بەرهەمێکی باشی سەوزەکانمان هەیە هەتا بەداخەوە کە جێی نیگەرانیە ئەی بینی زۆر جار بەرهەمەکە ئەوە زۆرە جوتیاران فڕێن ئەوەن پارە ناکات ئەمە بەڵام ئەمە کاتیە ینی کشتتوکاڵ نەبوو بۆی تا ئێستا کە بە تەواتی بێ بە سەرچاوێکی داهات بە بەردەوامی ساڵ نەمانتوانیوە لە کوردستانە چ بەرهەمێکمان هەیە هێندە استراتیژی بێ کە بتوانین بیکەنە سەرچاوەیەکی ئابووری بۆ بەهێزکردنی ئابووری وڵاتەکەمانەوە خەڵک لەسەر ئەو بەرهەمانە قوتی ژیانی خۆی دابین کاتووە ئیکتیفای زاتیش بێ بەرهەمێکیش بێ بۆ خەڵکی ناوچەکە خەڵک لەو بەرهەمە بەکاربێنە ئێمە لە بەرهەمە استراتیجە گرنگەکان کە هەمانە گەرم و دانەوێڵەکانە باقلەمەنیەکانە گەرمە شامیە ئەمانە بەرهەمی زۆر استراتیژین لە دنیاە کە تەنها هین نییە ینی تەنها خواردن نییە ئەمانە استراتیژن اقتصادن ئەمە یەکێک لەوانەیە ئێمە گەرمە کە ئەتوانین پشتی پێبەستین لەبەرەوەی ژینگەیەکی زۆر باشی لەبارمان هەیە بۆ کشتتوکاڵ زەویەکی زۆر بە پیتمان هەیە ینی دەنکە گەرم فڕێ سەر عەرزەکە بۆ خۆی هەڕێت
کە ئەمە کەم وڵات ئەمە هەیە بەڕاستی ئەگەر بکرێت و ئەمانە بە زانستی زیاتر بکرێن چاندنەکانیان هاوکاری جوتیاران کردن بە هێنانی تەکنەلۆژیای نوێ ئەتوانین ئێمە لە بواری ئەم بەرهەمەیە ئێستا مەسەرەن لە پارێزگای سلێمانی ئەگەر 400,000 تن بۆ 500,000 تن ئینتاجمان هەبێت ئەگەر بێت و پەرەپێدان لەم بوارە بکرێت ڕێنمایی زانستی جوتیاران بکرێت دابینکردنی تۆی باوەڕپێکرا و زۆر زیاتر بۆ جوتیاران بکرێت ئێمە بەپێی ئەو دراسە و ئەو ئەنجامی توێژنەوانی کە لە چاڵگەکانی توێژنەوەی خۆمان دەستمان کەوتووە ئەتوانین میلیۆنە تن ئینتاجمان هەبێت تەنها لە پارێزگای سلێمانیە لەبەرەوەی کەشوهاوەکەمان زۆر گونجاوە و گەنم هینی تێ ینی توانای هەیە کە لە دوێنێکە تەنەونی و گرفتەکە لێرەیە ماوەستازانە ینی بەس پارێزگای سلێمانی ئەگەر بێت و بە استراتیژیانە بەرهەمی گەنم بەرهەم بێنێت چەند تن ملیۆنێک ئەمە چین توانین ملیۆنە باش بەس ینی گرفتەکە لێرەیە ملیۆنە تن گەنم چی لێ بکەین بۆ کوێ بنێرین یان ئەبێ کێ لە پشتی ئەمەوە بێ ماخۆ لێمە بچین ئارد لە تورکیا و لێرانەوە بکرین خۆمان ملیۆنە تن گەنم بتوانین بەرەم بێنین ئەمە جوابی پرسیارەکەی ئەو بوو کە ئێمە هیچ بەرهەمێکمان هەیە ڕاستە بەڵێ ئێمە بڵێ گەنم خۆتە زانی ئێستا یعنی لە شەڕە گەورەکانی دنیای وەکو ئۆکراین و رووسیا ینی نەتەوەی گردەکان تەداخل دەکات و لەبەرەوەی ئاگربەستە بکەن گەنم بێتە دەرەوە بچێتە دەست وڵاتانی هەژار و تەنانەت وڵاتانی دەوڵەمەندی وەکو ئەوروپاش لەبەرەوەی ئێمە ڕاستە بۆ هۆی موادی غذایی کە لە تەمینیەکەی بەغاوێت زۆر کەس هەستی پێ ناکات بە ئاردەکەی کە و ئاردێکە لە وەرەگیرێت ماڵانە لە وەکیلەکانی بە ئێوانێ بەڵام دڵنیا بە زۆر عایلە هەیە لەم کوردستانە ساڵانە ماڵانە بەشی ناکە ئەو ئاردی خۆی ئاردی کاکڕێتەوە برنجەکەی بەشی ناکە ئاردی کاکڕێتەوانێ لەبەرەوە ئەمە گەر ئاردمان هەبێت گەنممان هەبێت قەت برسی نابین و تەنها وڵات بەنان تێرەبێت زۆر کەس دەڵێ من ئاردم بۆ شێوەری ناگرم بەڵام کە ور دەبیتەوە مناقەشەی لەگەڵەکەیت سێرەکەی مانگی 6,000 بە سەمون و نان و معجەنات و چێک و مشتەقاتی شیرینیوانە ئەکڕێ هەمووی ئاردە بۆیە لەگەڵەوەی کە بۆچوونی تەندروستی هەیە کە کاربۆهیدراتی زۆرە و شەکری زۆرە و بۆ تەندروستی خراپە و نەخورێ باشە بەڵام بە ڕێژەی گونجاو دایم ئەبێ هەرە بێ بەکار هاتووە و ئێستا مرۆڤایەتیش نەیتوانێت دەست لە گەنم هەڵگرێت ئێوە گەر سێری بکەن ئەوروپا چەند تیونوو بوو بە گەرمی ئۆکرانیا کە زەختی ئەوروپا بوو کە ئاگربەست کرا و گەرمی ئۆکراینە هاتە دەوە بەدەستان گەیشت بەس هەنێک وڵاتی ساوەڕخۆری باشن ینی خۆ لە کۆتیاویش هەر لە گەنم دروستەکە بەڵێ مشتەقاتی تەنها خۆ بڕوێش و ساوەر بڕوێش سپاگێتی ئێستا ئەگەر سەیری نایەتە خەیاڵم ئەحسایەکە ئەگەر سەیری هێنانی سپاگێتی و معکەرۆنی بکەیت لەگەڵ ساوەر کێتە هەرێمی کوردستان یعنی داتاکەی سەرسوورهێنەرە لەگاتێکا خۆ ئەکرێ خۆمان بەڵێ هەوڵ هەیە ناڵێم ئێستا دوو پرۆژە هەیە کە گرێبەستیان دوو کۆمپانیای گرێبەستیان لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو کردووە بۆ بە پیشەسازیکردنی دانەوێڵە بە تایبەتی گەنم کە یەکێک لەوانە دروستکردنی بەڕوێش و سپاگێتی و ساوەر و ئاردی سفر و ئاردی بۆر و شێوەکانی تری ئاردی چێک و ئەوانە دروست بکرێت قۆناغی یەکەمیان بڕیوە کارگەی ئاردەکان وا تەواو بێت لە قۆناغی دۆم پێمە ئەوانەش دەست پێکات مامۆستا ئێمە لە هەرێمی کوردستانە ئێوەکو شارەزا لە بوارەکە توێژەر پێویستمان بە چەند کارگەیە بۆ ئەوەی کە ئەو بەرهەمە دانەوێڵی کە هەیە لە هەرێمی کوردستان بەتایبەت گەنم ساغ بکرێتەوە بگۆڕێت بۆ بەرهەمی تر و خەڵک بتوانێت لە ماڵەکانی یاکو خواردن بەکاری بێنێ یەک شتی تر هەیە کشتتوکاو قەت بە تەنها بە بەرهەم پێش ناکەوێت ینی من بڵێ بەرهەم زۆرە ئەگەر بە بازاڕی نەکەیت ئەگەر بە پیشەسازی نەکەیت ئەگەر بە گەشت و گوزاری نەکەیت هەرگیز کشتتوکاو پێش ناکەێت ینی کشتتوکاو تەنها هەرخۆی ناتوانێت کشتتوکاو پێشخا وەزارەتی کشتتوکاو ئەگەر هاوکاری وەزارەتی پیشەسازی نەبێت هاوکاری وەزارەتی بازرگانی نەبێت قەت کشتتوکاو پێش ناکەوێت بۆ ئەوەی کە بتەوێت بە چەند کارگە ئێمە توانین بە پیشەسازی دانەوە استراتیژیەکان بکەین بە پێویست ئێمە شتێکی پێ بڵم لاوانەیە زۆر کەس نەزانێت
ئەو گەرمەی کە لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان بەرهەمێت بە تایبەتی گەرمی ساوەر لە کەم وڵات ئەو گەرمە بەرهەمێنرێت یعنی ئێمە توانین گەرمی ساوەر چاندن بکەین بە ساوەر بکەین بە معکەرۆنی سپاگێتی بە هەموو ئەوروپای فرۆشتەوە لە ئەوروپا و جۆرە گەرمە بەرهەم نایەت لە رووسیا کە هیچێکە لە وڵاتەکانی بەرهەمهێنی گەرم لە دنیا لە ئۆکراینە گەرمی ساوەر بەرهەم نایەنرێت لەبەرەوەی گەرمی ساوەر بیئەی خۆی هەیە ژینگەی خۆیە کە لەم ناوچانە ناکرێت ئێمە توانین ئەوە بکەین ینی دایان کارگە دروستکەین کە ئەوە بکەی بە پیشەسازی و بینەری بۆ دەری وڵات مامۆستازانە کۆمەڵێک بەرهەمی ترمان هەیە یانێ توان بڵێم کوردستان یان ناوچەیە بەس کوردستان بەگشتی لەبەرەوەی دەشتێکی فراوان و ناوچەیەکی زۆری باخمانێکە نیشتیمانی ئەم دار و جۆرە ڕۆک و پشت و کاڵانە هەرڵی ینی ئێرەیەتی کوردستانە هەر ئێرەشە بەرهەمەکانیان ئەکرێ مەسەلەن زۆر ئیسفادیان لێ بکرێ مەسەن گەرمت باس کرد تومان هەیە گەرمە شامی و زەڕاتێکی زۆر باشەکرێ ئەمانە ئیسفادیان لێبکرێ ینی پاقلەی کوردستان من خواردومەی تر پێویست ناکە هەڵێ خۆمان خاقیمان کردەوە بەڕاستی تام و لەزەتێکی زۆر جیاوازی هەیە بابەتێکی تریش کە ئەمیش زۆر گرینگە وەکو توێژەرێک سەرنجت لەسەر بابەتی نۆک یعنی هەرێمی کوردستان ئەو بەرهەمە نۆکەی لەگەڵ پەتاتە هەرچەند ماشەڵڵا هەر کامی بگری هەر 100% بەرهەمی تەواوە یعنی تاکەی ئەبێیتر بڵێن هەر لە هەوڵین ینی ئەوە قورسە بتوانانی ئەمە نۆک ئەوەندە بەرهەم بینین خۆتە زانێسە چەند جۆر ئیسفادی لەکرێ لە نۆکە مەرحەلەیەکی باشمان بڕیوە بە سڵمان بەرهەم هێناوە دوو تەرزی تازە بە ناوی تەرزی هەرزارمێت و تەرزی بەرانان کە بە دوو شاخی بڵین باشووری سلێمانیەوە ناودراوە ئەمانە زۆر قۆناغیان بڕیوە زۆر گونجاون بۆ ژینگەکەمان و زۆر گونجاون بۆ باڵیان بەرزە بە قەدەر گەنم باڵیان بەرزە بێ کاتوانێت بە دەڕاستە بدورێتەوانێ نۆکەکە بڵێ ئەم مەرحەلانی بڕیوە و بڵایش بۆ لە لای جوتیارانە تەنها یەک چارەسەری ماوە شێوەی بژارکردنەکەی کە گژوجای بژاری تیا دروستە بێت ئەوەمان تا ئێستا بۆ چارەسەر نەکراوە هەچەنامانێ بە کاری زانستی بە کێڵان و بانە چارەسەری بکەین بەڵام تا ئێستا ئەو بوارەمان ماوە خۆی ئەبێ ئەوەش بزانی تۆ پاڵپشتی مهمە پاڵپشتی زۆر مهمە ئەگەر بە بازاڕی نەکەیت بەرهەم جوتیارەکە بەڕاستی ناتوانێت بەردەوام بێت لە بەرهەم بۆیە بێ پاڵپشتی هەبێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوانێ لەلایەن وەزارەتی پەیوەندیدارەوانێ کە پاڵپشتی ئەم بەرهەمانە بکات و ڕێگری لێ هاتنی بکات بەڕاستی ئەبێ ڕێگری لە ینی ئێمە ئەوە بیر نەچێت وڵاتانی دراوسێ زۆر جار بە شێوەیەک پاڵپشتی بەرهەمەکانیانەکەن و نرخی داوەزێنن ئەهێنە ئێرەوانێ هەر بۆ ئەوەیە کە ئێمە بەرهەمێکی باش ناتوانین خۆمان بەرهەم بێنین ئەمانە هۆکارن ئەمانە هەمووی بەڕاستی ئەبێ بە زۆر بە وردی ئیشی تا بکرێت ئەبێ ئیرادی سیاسی زۆر بەقەوەت هەبێ بۆمانە ئەبێ زۆر زەمان بدرێ بە جوتیاران بە فەرمانگە کشت و کاڵەکان بکە پلانەکانیان بەو شێوە بێت و پشگیریش بکرێت ئەوسەزانە وەهمێک هەیە من زۆرم بیستەوە وڵاتانی دراوسێ نایڵ جا لە ڕێگەی مخابڕاتەوە بێ بە پلان بێ ڕاستەوە خۆ بێت تەکلیفی خێراوێ لە بەرپرسانی هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە هەر وەهمێکە خۆمان دروستمان کردو یان نەخێر ئەم جۆرە دەستێوەردانی ڕاستەوخۆی وڵاتانی دراوسێ هەیە بۆی کردی کشت و کاڵ یا قوت هەر بابەتێکی تر لە هەرێمی کوردستان نەگاتە قۆناغێکی باش هەیە بەڵام ئەوە نییە بڵێ کە هەیە تۆ تەسلیمێ بیت ئیرادە هەبێت بەرامبەری بۆستی بەڵێ زۆر ئاسانە و زۆر ئەتوانرێت ڕوبەڕووی بیتوانێ و نێڵیت ئەو کارە تا سەر بێت بەڵێ هەیە مامۆستازانە هەرێمی کوردستانە ئەو ئیرادە سیاسیەمان ئەو ئیرادەی کە خۆمانی بینین گشتگیر نییە لەسەر ئاستی تاک هەیە لەسەر ئاستی یەک وەزارەتێک هەیە دوان هەیە بەڵام بڵێ بە تەواوەتی کە هەمەلایەن هەبێت ڕوبەڕووی بێتەوە ئەوە نەخێر بەداخەوە مامۆستازانە باسیەوەت کرد کە ئەکرێ کشت و کاڵ بۆ بابەتی گەشت و گوزار سوودی لێ ببیندرێ ئەمە چۆنە و لە ئێستایا لە هەرێمی کوردستانە پرۆژەیەکێ بە ئەو بابەتە کە کشت و کاڵ بکرێ بە بەشێک لە گەشت و گوزار پرۆژەی گەشت و گوزارەکان ئەوانن کە ئەو شوێنانی کە کشت و کاڵین و باخ و باخاتی تەیە و بەرهەمیان هەیە ئەمانە ئەکرێن بە بازاڕیش هەر بەرهەمەکانیان دانرێتوانێ لە کاتی سەردانی گەشت و گوزار ئەچنە باخەکان و بەرهەمەکانیش دانرێ بەڵێ ئەمە بە کێڵگەی کوردستانەوانە هەیە لە هەڵەبجە کاک حەمید کە جوتیارێکی نمونەیە
و شوێنی گەشت و گوزارەکەشی هەیە و بەرهەمەکەی خۆشی خۆت ئەچیت بەدەستی خۆت لێ هەڵەیەکەیتەوانێ هەنجیر لەکەیتەوە سەوزە لەکەیتەوە شووتی هەڵەگریتەوە ماسی هەیە نازانم زانیاریتانە بێنە پێم خۆش ئەگە سەرداری بکەن کە حامید لە هەڵەبجە یەکێکە لە نمونە کانی گەشت و کاڵ کە هەوڵێکی زۆر جوانە و ئیشێکی زۆر جوانی کردووە و هەوڵی کەش هەیە بەڵێ هەوڵی کەش هەیە کە خاباتەکان دارستانەکان ئەمان هەمووی بکرێتە شوێنی کاپتریا و شوێنی سەیرانکەوانە و هەمان کاتی خاباتی ژەر کشت و کاڵە وشارێکی باشیشمان سەرەتا پێویستە چکە من لە دەرەوەی کوردستان بینیومە بۆ نمونە کێڵگەی شلیگە بوو خۆت زەمبیلەیەکی دەبر ئەگەر لە دەرەوە بۆ نمونە بە 15 دلار یان 15 ئۆرۆ بووایە لە ناوەوە تۆ بە ئەیکڕی بە 5 ڕۆژکە خۆت لە یەکیتەوە حەقی کرێکانەکەت بۆ گەڕێتەوە بەڵام هەموو کەس ڕێز لە کشت و کاڵ و بەرهەمەمان و بوونیەکەی خودی جوتیارەکە ئەگرێ بەس ترسم لای خۆمان بچنە ژوورەوە لەق و پێ پێوە نێڵ خۆی ئەمەش ئامادەکاری بە دڵنیایەوە هۆشیاری گرنگە کە بڵاو بکرێتوانێ و هۆشیاری کشت و کاڵی لەلایەن خەڵکەوە کە پێیان گا زۆر زەرورە خۆی ئەبێ ئەزانی چۆنە ئەبێ پاڵپشتی هەبێت مثلەن ئێستا لە وڵاتانی هەر زۆر ناڕێن دراوسێ یعنی کەناڵێک هەیە بەس بۆ کشت و کاڵ بەس بە پاڵپشتی بەرهەمی ناوخۆ بەسەر ئەم بەرهەمی ناوخۆیان چەندین گۆرانی نیشتیمانی ئەودرێت چەندها سرودی گۆرانێتێکە پاڵپشتیان بەرهەمە بکرێت خەڵکی بۆ دروستە بەڵێ ئێمە یەکەم شت ئەبێت جگەلەوەی کە کشت و کاڵەکەمان بکەین بە کشت و کاڵێکی زانستی کە تەندروست بێت چکە خۆتان ئەزانن سەرچاوی زۆربەی زۆری نەخۆشەکان خواردنە یعنی لە خواردن و ئینسان تووشینەوە بۆیە بێ خواردنەکەمان بە شێوەیەکی وا ڕێنمایی بکرێت کە تەندروست بێت دووەم هەوڵ بدرێت خەڵک لەگەڵ بەرهەمی ناوخۆ ئاش بکرێتەوانێ ببێ بە باشترین سەرچاوی بازاڕکردنی خەڵک بێت نەک ئێستا هەندێک خەڵک هەیە کە سڵە کاتەوە لە بەرهەمی ناوخۆ خۆمان بەداخەوانێ مام سەزانە لە ئێستایا کەشەوەی هەرێمی کوردستان چۆنە بۆ بەرهەمهێنانی کشت و کاڵی زیاتر بەتایبەت ئەم چەند ساڵی ئایندە کە بینین هەتا کۆتاییەکانی بەهاری شەر باران بارین هەیە و زەوی تەڕە ئەمە سوودی بۆ کشت و کاڵ هەیە یاخود لایەنی نەرێنی زیاتر گۆڕانکاری کەش و ئەو هەوا کە هاتوۆتە دنیاوە بەڕاستی ئێرەشی گرتوتەوانێ ینی ئێرەش بەدەر نییە لە گۆڕانکاری کەش و ئاو هەوا کە بۆتە هۆی کەمبوونەوەی شێ لە ئاو هەوایە و بەرزبوونەوەی پلەکانی گەرمە و هەندێک جار بە پێچاوانەوە بەڕاستی گۆڕانکاری کەش و ئاو هەواکە تەنها بەرزبوونەوەی پلەی گەرما و کەمی باران نییە زۆر جار زۆری باران و نزمی پلەی گەرمە و ئەگەر زانیاری لە بیرما بێت پار ناپێرار دەرەجەی حرارەت هاتە ناقص 25 ئێمە لە فەرماگەی خۆمان لە بەکرەجۆ ناقص 25مان تەنزیل کرد و بەفرێکی زۆر هەبوو بە ساڵی پار و بەخشەند بەو شێوەیە نەبوو و پار وشکە ساڵی بوو ئەم ساڵ بارانێکی زۆر هەبوو تۆ بۆ ڕوبڕەوەی کەش و هەوا ئەبێ توێژینەوەت هەبێت ئەبێ کار لەسەر ئەو بەرهەمانە بکەیت بەڕاستی ئەو بەرهەمانە هەڵبژێری کە بەرگریەکەن لە پلەی نزمی گەرما و پلەی بەرزی گەرما لە زۆری باران و کەمی باران باشترین شت ئەوەیە کە ئیشەکان لەسەر ئەوە بکرێت زیاتر پەرە بە مادە ویراسەکانی مەسەن ڕووەکەکانی خۆمان بدرێت کە تەکەیفیان کردووە لەگەڵ ژینگەی خۆمانە و ئەکرێت دەستکاری بکرێن چا بکرێن و ڕوبەڕووی ئاوهەوا و سەختی کەش و ئاوهەوا بنەوەنێ باشە کاک زانایانە چی بکرێت تۆزە کۆنتترۆڵی ئەم بازارڕە بکرێت بۆ نمونە لە مانگی 2 لە هەرێمی کوردستان کیلۆی تەماتە بە 2000 هەر هەمان تەماتە لە مانگی بۆ نمونە 3 کیلۆی بە 1000 4 کیلۆی بە 1000 یعنی ئەم ڕێژە زۆرە لە تەناقۆز لە هەم جوتیارەکە ڕەنگە زەرمەند بێ هەم هاوڵاتیش ئەم هەموو بەرز و نزمی نرخە بنمونە لە تەماتەیە وەربگرین ساردخانەکان یاخود گرنگیدان بەو خانوە بیت ئەوەی با بڵێن خانی پلاستیکی بۆی بتوانێت کۆنتترۆڵی ئەم ڕێژە بکە بە شێوەکی زانستی ئەبێ پلان هەبێ بۆ چاندنی بەرهەمەکان بە تایبەتی ئەگەر ورتر قسە بکەین ئێمە هەچەنە هەرێمی کوردستان ئەنی ڕوبەرێکی گەورە نییە بەڵام خۆشبەختانە ژینگەی جای هەیە مەسەلەن ئێمە گەرمیانمان هەیە کە ڕوبەرێکی فراوانە چەمچەماڵمان هەیە بە هینمان هەیە ڕۆژئاوای هەولێرمان هەیە ئەم دەشتانە ئەکرێت لە مانگی 2 بۆ 3 ئێمە بەرهەمی تەماتەمان هەبێت لەبەرەوەی ژینگەیەکی زۆر فەرقی هەیە لە ڕووی کەش و ئاوهەوا
لەگەڵ پارێزگای لەگەڵ سەروتر. ڕاستە بەلایەکەم دوو مانگ بۆ دوو مانگ بەڵێ ئەمە یەکێکە لەوانی کە تۆ ئەتوانیت بەرهەمی تەماتە پێشخەیت، یعنی وای بکەیت بەهۆی ڕێگاکانی چاندن بۆی کوشت و کاڵی داپۆشرا و هەیە ئەو هەوڵانەش هەیە ئەوە بێ ئەوە بکەیت و ئەبێ پلان هەبێ بۆ خانۆ پلاسیەکان، ئەبێ ڕێنمایی بکرێن، نابێ هەمیان بێکەوە لێک موعیدا تەماتە بکەن، نابێ هەمیان لێک موعیدا خەیار بکەن، نابێ هەموو بیتەکان لە هەرێمی کوردستان خەیار بێت و لە کاتێک ئەمە ناتوانین ئەو خەیارە کە ئیکەین هەمووی خەیاری خواردنە ناکرێت بە ترشات، کارگەی ترشاتمان نییە ئەگە زیار بوو فڕێ نەدرێت کارگەکانی ئەوگەن بیکەن بە ترشات بۆ نمونە. ئەگە تەماتە بەرهەمی زۆر بوو ئێمە ئەبێ جۆری تەماتەکانیش گوەڕێ، ئێمە و تەماتانی کێسا لە هەرێمی کوردستانەکرێت هەموو تەماتی خواردنە ئیزەڵاتەیە، تەماتی پیشەسازی نییە کە بکرێت بە دۆشاو. ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە ئەو کارگەی دۆشاوی کە لە هەڵەبجە هەیە لەبەرەوەی ئاوی دۆشاوەکەی کەمە بە نرخێکی کەم لیان وەرەگرێتوانێت، لەبەروی زۆربەی زۆری ئاوە بڵێ ڕۆحی دۆشاوەکەی تیانە. بۆیە ئەبێ گۆڕانکاری تاواتی لە هەمیا بکرێت و ئێمە ژینکەی پێنجونمان هەیە، ژینکەی بەسەنە ناوەڕاستی کوردستان دەبێت و تەماتەی لە پێنجویان بەرەمە ینی زۆر تایبەتەکەی بیبەرەکەی یان هەر پێوەست بۆ خانۆ پلاسیکیانە یانێ بڕات هەبێت کەسێکمان لە دەرەوە هاتەوە یان ئەو خۆرەتاوی لێ بینیوتی وەڵڵاهی ئەزانە سە زۆر بێزارن لی گەرمتان عارەقەکەنەوە، بەڵام بە مانگ 25 ڕۆژ جای وایە بە زیاتریش یعنی خواخوامانە 2 ساعت لەسەرێک خۆرێکی ئەوە بەتین لێمامدا نییە هەستی پێ ناکە ئەوەندە کە ئیبەکە لەوێ زۆرە تامان ئەم خۆرە ڕاستەخۆ بۆ کشت و کاڵ دەورێکی زۆری هەیە. هەر خانوە پلاستیکەکان ینی ئەو خۆرە ئەو خاکە باشە زۆر دەرفەتێکی باشە ئێمە بە تامی و نەکەی خواردنەکەمان بۆ بە پیتی خاکەکە گەڕێتەوانی زۆر زۆر ڕاست جاگە بێت و ئێمە چاکردن لە تۆکە شا بکەین. ئەمە گرنگەکە باشەوە بەڕاستی بۆ وایە زۆر گەرمیەوە کرانی مەسەلەن لەقێکی 6 لەقەکرێ نازانم گوێزی ئیسرائیلی ئەوەنە و ئاسانەشکیە و پشتی گەزەکەی و رامانیش کاندوو ئەمە ناکرێت لە خڵاتی خۆشمانە بەم خاکە باشی هەمان ئەو پیتاندا هەمووی تربێت یاکراوە هەمووی لەگدانیان تاکراوە هەمووی ینی هەمووی خۆی وانە پێویستە دەستکاری بەڵێ دەستکاری هەمووی لەگدانی کراوە تربێت تەحسین کراوە. ئەکرێ لە کوردستان ڕۆژێک گەرمەکەی ئێمە ژوای لێبێت ئێمە لە بواری گەرمەکە ناتوانین بڵێ هەوڵی باشێ بەرهەمەکانی ترچی بەس لە بەرهەمەکانی نەماتوانیوە ڕاستی مەسەن لە دار و لە بستەوە ئەوانەیە نەماتوانێت سەڵب دروستکەین، بەڵام لە گەرماتوانیمانە لە گەرمە شامی هەوڵ هەیە توانین گەرمە شامی ئەوە سڵب بەرهەم بێنین، بەڵام لە بوارەکانی تری سەوزە وەکو تەماتە و خەیاروانە لە کۆمپانیای زانستیمان هەیە نە سنتەرەکانی توێژینەوە نەمانتوانیوە بەڕاستی هەوڵ بین خۆمان تۆی خۆمان دروستکەین کە یەکێکە لە بڕبڕی پشتی کشت و کاڵ بەرهێنانی کە تۆ لە دەرەوەنێ هێنی تۆ تۆی خۆت بێت تۆ بۆ بی ئەو بۆ ژینگەی خۆت دروستکەی کە بڵاو بۆ چۆ لای جوتیانان تووشی نەخۆشی نەبێت بەرگریکە لە نەخۆشەکان و بەرهەمێکی باشی هەبێت. مامۆستازانە بوو کۆتایی پێشنیار چییە بۆ جوتیاران کە بۆ ئەم ساڵ کە دێتەوە چ بەرهەمێک کشت و کاڵی لە زەویەکانی خۆیان نابچێنن بۆ ئەوەی کە گونجاو بێ لەگەڵ کەش و هەوایە و بەرهەمێکی زۆر باشیش بدە. من لەگەڵەوە بەرهەمە استراتیجیەکان ڕوبەرە فراوانەکان کە بەرهەمی استراتیجین بۆ گەرم و بۆ گەرمەشامی و بۆ ئەوانی تر کەم نەکرێنەوەنێ کرێن بە مەسەلەن بەرهەمی شووتی، یعنی ئێستا ئێمە شووتی و کاڵک ڕوبەرێکی زۆری بۆ دابی نەکرێت لە مەسەلەن بۆ نمونە بڵین لە سنووری کوشت و کاڵی شارە زور. ئەمە هەر ئەوە نییە کە شووتی و کاڵەکە زەرعەکەن، ئاوێکی زۆر لەژێر عەرزەکە دەرێنن کە ئاوێکی سازگاری پاکە کە بۆش ئێستا من و تۆ ئێمە توانین ئەم ساڵ لە ئێستەوە شووتی و کاڵک ناخۆین هیچ زەرێکمان لێ نێت، بەڵام ئەو بەرهەمە ئاوێکی زۆرە بات ئەو ئاوا کە خەزانێکی استراتیجی گرنگە بەکارێ بۆ بەرهەمێک کە استراتیجی نییە، بۆیە لە جاتی شووتی گەرمەشامی بکەن دوو مەوسمە توانی گەرمەشامی کەی کە بەرهەمێکی استراتیجیە کە لە ئەنجامە ئێمە بەرهەمی گەرمەشامیمان هەبێت بدرێ بە کارگەکانی عەلەف تەسیرە کاتە سەر بەرهەمی گۆشت و بریشک کە ئێستا بڕێکی زۆر گەرم و گەرمەشامی عەفو سۆیا و گەرمەشامی ئیسترات دەکەین، ئەتوانین سۆیا بکەین ئەتوانین گەرمەشامی بکەین، ئەمانە هەمووی بەرهەمی استراتیجین و بازارێکی ناوخۆیشی پچکۆلشی بۆ دروست بووە وردە وردەگە گەشتە بکات
و گەنمەکە خۆتان نەزانن بۆی وەزارەتی بازرگانی عێراقی و خەتەیەوە ساڵانە گەنم وەرەگیرێتەوانێ ئەگەر چی هەر کێش و مشکلە دروست دەکرێت بۆ جوتیارانی خۆمان ستەمیان لێەکەن بڕێکی کڵاوەتیان لێوەرناگرنەوە بەڵام هەر بازاڕێکی باشی هەیە پاڵپشتێکی باشی هەیە. دەستەکان خۆش بێ سازانە زۆر بەخێر بێ سپاس سپاس بۆ بەرنامەکەتان سپاس دەکەین بەربەدەری کشتتوکاڵیان تەوە زۆر سپاس دەکەم دەستیەوە خۆش.